بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت لە سەنتەری ئیدارەی ئەو شارەم کە لە ساڵی 1991 سەرمەشق بوو لە دەرپەڕاندنی حکومەتی بەعس لەم شارەدا. لە ئێستاشدا لە 2019 دەگوترێت ئەم شارە سەرمەشقە لە خراپی و بەکارهێنانی دەرمانی بێکوالێتی. لە ماوەی ڕابردوودا چەند دەنگۆیەک بڵاو کرایەوە کە هەرچی دەرمانی بێکوالێتیە لەم شارەدا ساغ دەکرێتەوە. پەیام لەم بەرنامەیەدا چونەدا دەهەوێت زانیاریەکان بە شێوەیەکی ڕاست دروست بگەێنێ و بزانێت کێن ئەو کەسانەی مامەڵە بە دەرمانی کوالێتی نزم دەکەن لەم شارەدا، دەرمانەکان چۆن داخڵ دەبن و چۆن ڕێگەری لەم دیاردەیە دەکرێت، چی بکرێت بۆ ئەوەی ئەو کەسانێک کە بازرگانی بە گیانی خەڵکەوە دەکەن لێرە سنوورێکیان بۆ دابنرێ و ڕوبەڕووی دادگا بکرێنەوە. ئەمانە و چەند پرسیارێکی دیکە لەم بەرنامەیەدا تاوتوێ دەکەین تا کۆتایی لەگەڵماندا بن. بازرگانیکردن بە دەرمانی کوالێتی نزم و فرۆشتنی بە شێوەیەکی نایاسایی دوور لە چاودێری وەزارەتی تەندروستی یەکێکە لەو بازرگانە نایاسایانەی کە لە جیهاندا بە بازرگانیکردن بە مرۆڤەوە ناوزەند کراوە. ئێستا لێرە و لەو شارەم ماوەیە کە دەگوترێت زۆربەی دەرمانی بێکوالێتی و ڕێگە پێنەدرا و لەم شارەدا لە بەشێک لە کۆگاکانی دەرمان و نۆرینگەکانی کۆڵان و شەقامەکان دەست دەکەوێت و بە نەخۆشەکانی ئەم ناوچەیە ساغ دەکرێتەوە. ئەمەش نیگەرانی لای دانیشتوان و ئەو کەسانەی بۆ چارەسەری نەخۆشەکانیان پێویستیان بە دەرمان دەبێت دروست کردووە. وەکو دانیشتوێکی ئیدارەی ڕاپەڕین تا ئێستا سەردانی نۆرینگەکانی دابەشکردن دەرمان کردووە بۆ پێداویستی خۆت؟ بەڵێ زۆر زاریش. لەسەر چه ئاسی دەرمانیان پێداوی چۆن شارەزایت هەبووە چۆن دەرمان تۆرگرتووە لەوێت؟ من خۆم نەخۆشێکی پێستم هەیە کە ساڵانە ئەو نەخۆشی هەڵدەدات. چەند جار یادا یان سەیدەلیە کردومە هەولێر سلێمانی ڕانیا نانتوانیوە ئەو ئەساسێتم بۆ لابەرن بە چەند مەڵام و چەند دەرمان و ناتوانیوە. بەڵێ بەس زانەریت هەبووە لەسەر جۆری ئەو دەرمانەی کە وەرگرتووە کوالێتیان باشە کوالێتیان خراپە چۆن بووە چۆن وەرگرتووە؟ ئەوەی ئەوان کە بە منیان داوە بە کوالێتێکی باش بە سعرێکی زۆریش گران بەڵام هەر نەیانتوانیەوە چارەسەر. تا چەند زانەریت لەسەر ئەم بابەتانەیە کە دەگوترێت ئیدارەی ڕاپەڕین بۆتە سەنتەرێک بۆ ساختکردنەوەی دەرمانی بێکوالێتی؟ ڕاستە ئەوەی کە بیستومە لەسەر ئەو دەرمان و دەرمانهێنانەوە شتا زیاتر کەسیان هەیە کە وەک دوکانێک وەک مارکەتێک دێن سەیدەلێدا دەنێن و ئەو دەرمانە بۆ خەڵکە ساغ دەکەنەوە. حەبی ئێرەش بەکارنیانم ئەم لە دەرەوە حەبم بۆ دێ بەڕاستی. وەڵڵاهی دەزانم هیچی سیقەی لەسەر نییە و هیچی بە ئەوەی نازانانی بەڕاستی وەکو دەرمان بە دەرمانی ئێستا برادەرێکم دکتۆر بوو لە شەقلاوی بوو سپاسی دەکەمانی بە حەقەت دوسێ جار تەلەفۆنی بۆ من کە گوتی ئیشەڵڵا پێویست پێ نابێت خزمتان زۆر لە لای سا و هەریر و ئەوەنە ئەگەرەوەتان بۆ ئەمنەوە لەوێمە والله ئەو زاریش دەڵێم والله گەچێت حەبیان بۆ هات بوون بەس گەچ وتی وەڵای نازانم نە لە کۆڵانەی تورکیا دروست دەکرێت نا لە ئی هەولێرێ. باش هیچی زەنی چۆنە قەیناکە تێدایە ڕاستە بەس ڕاستەکە چۆنە؟ ڕاستێکە شتێک ئێستا بیخە دووس حات لەبەر هەتاو بێت مەفعولی دەبینێ دەبڕۆ ئەبێدا بڕۆ بزانێ یەکێک ساردێکی هەیە لەو سەیدەلیانە. بەڵەوات ئێستا جەنابەت کە پێویست بە ئازارشکێنێک بێ یاخو بە دەرمانێک بۆت بنووسرێ ئامادەنی لە هیچ کام لە دەرمانخانەکانی ڕانیە بیکڕی کڕیومە بەس بە هەڵام کڕیوە ئێستا لێی پشێمانم. جاری کە نایکریتەوە گەور نەوەڵڵا یان دەسمە تورکیان دەسمە ئێرانیان یان دەنێرمەوە لە دەرەوە گەر پێشتەکە پێویست بۆ بۆم بێت. تۆ زانەری لەسەرەوەی کە ئێستا بە پێڕێنمایی وەزارەتی تەندروستی ئەم جۆرە ئەپە منوکرا بەڵام لە ئیدارەی ڕاپەڕین لە بەشێکی زۆری ئەو نۆرینگانێک کە لە کۆڵاندان مامەڵی پێوە دەکرێت؟ بەڵێ کە مەمنوعش کراوە یعنی مەمنوعەکە مەمنوعێکی سەرزارەچیە یعنی کە مەمنوعش بکرێت بڵێن مەسەلەن ئەوەی پێوە ناکەن یعنی بەیان مەسەلەن ساڕۆ نوێرینگە چیاوە شتێکیاوە مامەڵەیە پێواکرێ مەسەلەن دەداتێ ئەوە ناکرێت کە مەمنوعیان شتێکیاوەیە. جەنابەت تا لێ ئێستادا تا چەند ئامادەیت هەیە ئەو دەرمانانەی کە لەم شارەیە ساغ دەکرێتەوە تا چەند بۆتە جێگەی باوەڕ پێکرا بۆ تۆ کە بتوانانی وەکو عیلاج بەکاریان بێت؟ هیچ دەرمانێک ڕێگەی ئەوە نییە کە مەسەلەن
زمانی سڵاسی هەیە ناوەڵا هیچ زمانی نییە مەسەرەن ئێستا بۆن منە شوێتی کە مەسەن شوێتی کە چوون بە قسخانەی دەرزیان بۆ نیشوە دەرزی پاراسۆڵیان بۆ نیشوە دەرزیە چکیان بۆ نیشوە چمە سەیدالی کە چمە سەیداری پێم و تۆ گوتم ئەو دەرزیەم دێ گوتی نا هەڕوو لە خستخانە پڕە دوایە کە چمەوە خستەخانەی گوتی ناڵ ئەو دەرزیە نییە دەرزیەکەی ڕەشی کردەوە لەوەکەی ڕەش کردەوە لە وەرەقەشکە ڕەش کردەوە وەرەقەیەشکەی بۆ نووسیم ئەو جار چوم دەرزیەکەم هێنە هیچ زمانێکی چینیانی لەو وانەکەی ئێستا مەسەلەن خستخانەی گشتی هیچ دکتۆرێکی وای لێ نییە جەنابەت قسە چیە لەسەر ئەم بابەتە سیقەت بە چۆن دەڵێ ئەم دەرمانانە هەیە کە لە ئیدارە ڕاپەڕیندا بەسەر نەخۆشدا دەدرێت قسا دەکرێتەوە جا دەرمانانی وەڵای دەرمانی دێت ئێرانە هەر هەمووی بەسەر چوە کە دێت کەس نازانم وەرەکی لێدا و دێت و جا بڵاو یەکەنەوە بەسەر ئەو سەیدەلیان داوانیش دەیفرۆش خەڵک سوانی دڵ ڕاوکی لایەوە دروست کردووە یاخود ترسی دروست کردووە کاتێکەوە نەخۆش بە سیقە نەمێنێ لەناو هەموو خەڵکی وایە یانی ئەو دەرمانی دێت ئێرە هیچی کوالێتی بەرزی نییە هەمووی کوالەتی نزبە تا چەندێەوە وای لێوە کردووە کە متمانە بە دەرمانخانەکان نەمێنێ لای وەڵای ئێمە ئەسڵان بڕوان پێ نییە بە هیچ دەرمانێک دیارە جگە لەوەی کە باس لەوە دەکرێت ئەم ناوچێ ئیداری ڕاپەڕین بووە سنتەرێک بۆ ساختکردنەوەی دەرمانی بێکوالەتی لاماکەدا ڕێژەیەکی بەرزی نۆرینگە دانراوە کەوانیش لە هەڵگرتنی دەرمانەکاندا ڕەچاوی ئەو پلەگەرمێ ناکرێت کە پێویستە دەرمانێکی ئاساییتدا هەڵبگرێت هەرەمەش دووبارە جارێکی تر مەترسی لەسەر دەرمانەکان دروست دەکاتەوە لە خراپی کوالەتیان و کە تێک بەسەر نەخۆشە دابش دەکرێت ئێمە بە شێوەیەکی مەدانی خۆمان کرد بە نەخۆشێک سەردانی یەکێک لەو نۆرینگانەمان کرد دیارە ئەم جۆرە حەبە یەکێکە لەوانەیە کە فرۆشتنی لە هەرێمی کوردستاندا مەمنوع کراوە بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی هەر کەسێک یاخود هەر نۆرینگەیەک ئەم جۆرە حەبە بفرۆشێ ڕاستەوخۆ پێویستە کەسی فرۆشیار دەستگیر بکرێت جگە لەوەش خەتەرتر حەبێکی ترەکە بە حەبی ترامادۆڵە لە ئەمە یەکێکە لە هەرێ ئازارشکێنە خەتەرەکان بەپێی ئەو زانیارانەی کە لەسەر ئەم حەبە دەستم کەوتووە لە پسپۆڕی شارەزا دوتۆران دەگوتری هەر کەسێک ئەم حەبانە بە شێوەیەکی بەردەوام بەکاربێنێت تا ئاڵەتی ئیدمان بوونەوە بەم جۆرە حەبانە دیارە ئەمەش لێرە دەست دەکەوێت دەمانوێت ئەمانە وەکو نمونەیەک بگەێنی بەلایانی پەیوەندیدار بۆ ئەوەی ئەم جۆرە بازرگانی کردنە بە گیانی مرۆڤەوە لەم سنوورێکی بۆ دابدرێت لەوە زیاتر خەتەریات بۆ سەر ژیانی خەڵک دروست نەکات. دوای دەستکەوتنی سەرەداوێک سەبارەت بە مامەڵەکردن بەو دەرمانانەی کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە قەدەغە کراون جگە لەمە پەیام زانیوێتی کەسانێک بەبێ بوونی هیچ مەرجێک و دوور لە چاودێری لیژنەکانی تەندروستی ئیدارەی ڕاپەڕین لە کۆڵان و کۆگە نایاسایەکانەوە خەریکی ساختکردنەوەی دەرمان و بازرگانیکردن بە ژیانی خەڵکی دەڤەرەکەوە لەگەڵ ئەوەیدا کۆمەڵێک نۆرینگە هەیە مۆڵەتی یاساییان هەیە دانراون لەوێ و بە شێوەیەکی یاسایی دەرمان بەسەر نەخۆش دابش دەکەن بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵێک نۆرینگە هەیە بەبێ ئەوەی ڕەچاوی بەرزە تەندروستیەکان بکەن دەرمان بەسەر نەخۆشدا دابش دەکەن بەشێکی زۆری ئەو دەرمانانەش دەرمانی نایاساین و بەبێ ئەوەی بە کوالەتی کۆنتڕۆڵ تێپەڕ بوون داخل بوون بەسەر داخلی ناوچەی ئیدارە ڕاپەڕین بوون و لە هەمان کاتدا هاوڵاتیش دەکرێت بەکاردێنێت دەمانێت بزانی مەرجەکانی کڕینی دەرمان لە دەرمانخانەکان چۆنە بەڕێوەبەری تەندروستی چۆن تەندەری کڕینی دەرمان دەکات کێنە و کەسانی دەرمانیان پێدەدرێت ئەو دۆزەنە ئێوە وەکو بەڕێوەبەری تەندروستی ڕاپەڕین چۆن دەرمان دەکڕن چۆنیش دابەشی دەکەن بەسەر نەخۆشخانەکاندا ئێمە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین 6 نەخۆشخانە و 18 مەڵبەند و 78 بنکەمان هەیە لەگەڵ کۆگایەکی سەرەکی دەرمان کە تەوزیعی دەرمانی هەموو سنوورەکە دەکات مثلەن کە دەڵین پشدەر و بیتوێنەوەی بەیەکەوە شێوازی کڕینی دەرمان ئەوەی کە ئێمە بە شێوەی مناقەسە مەحدودە کەمگری سنووردار دەیکڕین کە بە شێوەی تەندەرینگە ئەو دەرمانانەی کە ئێمە دەیکڕین مەرجی تەڵەبیەکەمان مەرجی داواکاری دەرمانەکەمان کە لە کۆگای سەرەکی دەرمانەوە دەکرێت بە لیژنە ئامادە دەکرێت خەمڵانی بازاری بۆ دەکرێت و دوایی دەگەڕێتەوە تەقدیم دەکرێت لە ڕێگەی ئیدارەی ڕاپەڕینەوە
بەڵێ ئەو دەرمانێکەوە دەکردن دەبێت هەموو دەرمانەکە بە کوالیتی کۆنتڕۆڵ تێپەڕ بەڵێ ئەمە مەرجی تەڵەبیەکە لەسەرەوە نووسراوە هەر دەرمانێک کە لەو تەندەرەی ئێمە لێ بدرێ دەبێت فەحسی KMCA هەبێ واتە کوالیتی کۆنتڕۆڵی هەرێمی کوردستان بەژێر ئەو فەحسەدا ڕۆژ بێت و ئەکسپایری لە ساڵە کەمتر نەبێ. بەڵێ دکتۆرگیان سەبارەت بە پاراستنی جۆری دەرمانەکان لە دەرمانخانەکان کۆگای تایبەتی ئەو پاراستنە؟ بەڵێ ئێمە کۆگایەکی سەرەکی دەرمانمان هەیە لێرە کە هەموو مەرجێکی تێدایە و بە تایبەتیش بۆ ئەو دروستکراوە بۆ کۆگای دەرمان هەم مەرجی ساردکەرەوە و هەڵگرتنی دەرمانی تێدا لە هەموو هینەکان لە هەموو جۆرە دەرمانەکان. بەڵێ دکتۆر بوو وەرە منستاندی دەرمانم لەبە دەستدا هەیە ئەگەر ڕوونکردنەوە لەسەر بدەین لەسەر چۆنێتی پاراستنی ئەمە ئەم دەرمانە لە یەکی لە نەخۆشخانەکانی دەکەوێت سنووری بەڕێوەبەراتیەوە ئێمە دەستمان کەوتووە. تاریخی دەرچوین دەرمانەکە 12 مانگی 2016 ئەکسپایرەکەی مانگی 12 2019 ئەمە لە شوێنی هەڵگرتنی تا چەند کاریگەری هەیە لەسەر خراپی دەرمانەکە بەپێی ئەم پسپۆرە جەناب شارەزای لەسەری هەیە هەموو دەرمانێک دەرەجەیەکی حرارەتی بۆ دانراوە. ئێستا لە هەربەنمونە ئەوە دەرمانە تا ینی پێت دەڵێن لە خوار 25 ینی هێنا ستۆر کۆنتڕۆڵ ڕۆم تێمپێرچە بیلۆ یعنی لە خوار 25 داینێ سەر و 25 نابێت ینی ڕوم تێمپێرچەکە گەرمی ژوور 25 نۆرماڵەکە یانی ئەتیادی لەژێر ئەوە ئەتیادی کاریگەری دەرمانەکە دەبێت لەسەر ئەمەوە کاریگەری لەسەر دەشێڵف لایفی ینی تەمەنی دەرمانەکە دەبێت ینی تەمەنی دەرمانەکە کورد دەکاتەوە نەک دەرمانەکە تێک بچێت. ئەو کاتی خواردنی زەرەدی هەیە بۆ نەخۆش نەخێر بەس لەوانێت تەمەنی ئەکسپایرەکەی کورد دەکاتەوە یان تەسیل لەوە دەکات تەسیل لەوە دەکات نەک بڵێ خراپ. بەڵێ دکتۆر ئەمانە بە کوالیتی کۆنتڕۆڵ تێپەڕی و مەتابەتی مەستە ئەم دوانە و هیچ مشکلی نییە لە نەخۆشخانەکان ئێستا ئەدرێ بە نەخۆش نەخێر ئەمە لەبەرەوەی ئێمە کە دەرمان دەیکڕین لە ڕێگەی سەحی ڕاپەڕینەوە کە دەیکڕین وەکو پێم وتی ڕێنماییمان هەیە بە هیچ دەرمانێک نابێ ئەکسپایری لە ساڵە کەمتر بێ و دەبێ هەڵگری فەحسی KMCA بێ. بەڵێ دەستخۆش دکتۆریان جگە لەمانە سا دوو دەرمانی کەم لەبەردەستدا هەیە کە ئەمە یەکێکیان بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی فرۆشتنی لە هەر نەورینگەیەک قەدەغە کراوە هەر نەورینگیش ماوەڵ بەم جۆر ئەوە بکرێت دەبێت ڕاستەوخۆ دەستگیر بکرێت. ئەمە قسە چێ لەسەر ئەماکە ئەمە لە یەکێ لە نۆرینگەکان ئەمەمان کە دەستکەوتووە. بەڵێ ئەوەی کە نۆرینگە بێ ڕاستی وەکو ئێمە سەحی ڕاپەڕین تا ئێستا ینی ئەوە لایانی معنی هەیە تایبەتە بەوانە وەکو سەندیکا زایدەن لیژنەی ئابووری کە ڕۆژانە دەگەڕێ بەسەر سەیدە لەو دەرمانخانە و نۆرینگەکاندا ئەوان دەتوانن و هەر مادەیەکیش لە ڕێگەی KMCA کوالیتی کۆنتڕۆڵ ڕێگەی پێ نەدابێ فرۆشتنی مەمنوعە لە بازاڕدا بە هەموو شێوەیە. بەڵێ ئەمانن چۆن لە بازاڕێت دانێک لە بەستمدا ئەمە ترامادۆڵە خۆش شارە زیاتر لێ ئەوە زیاتر دەتوانی پرسیان لە کوالیتی کۆنتڕۆڵ پێچکە من نازانم ڕاستی ئەوانە کوالیتی کۆنتڕۆڵ دەتوانێت بەوت پشت ڕاست کاتەوە ئەو مادەی فەحسی هەیە یاخودنا ئەمان هیچ پڕموتی بە ڕایەتی تەندروستیەوە نییە. نەخێر ئەمە نە لە خستخانەکانماندا هەیە و نە بەکاریشی دێن بێ شێوەیە. ئەگەر چی لە سنووری ئیداری ڕاپەڕین کۆگایەکی تایبەت بە دەرمانی نەخۆشخانە ئۆکنەکان هەیە و بە شێوەیەکی یاسایی و لەژێر چاودێری بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕاپەڕین و کوالیتی کۆنتڕۆڵ دەرمان بەسەر نەخۆشخانەکاندا دابەش دەکات. جگە لەمە چەندین کۆگای دیکەی ڕێگەپێدرا و سربەکەتی تایبەت لە ناو سنتەری شاری ڕانیەبەدی دەکرێن و کە ئەوانیش دەرمان بە نۆرینگە و دەرمانخانەکان دەفرۆشن. سەبارەت بە ئەوەی کە سنتەری ئیداری ڕاپەڕین بۆتە ناوەندێک بۆ ساختکردنەوەی دەرمانی بێکوالیتی بەسەر نەخۆشخانەکان و لە هەمان کات لە سێدەلەکانیشدا مامەڵە بەم جۆرە دەرمانانەوە دەکرێت. ئێستا ئێمە زۆر بەڕێز دکتۆر عەبدوڕەحمانمان لەگەڵا ماستەری هەیە لە کوالیتی کۆنتڕۆڵ. دکتۆرگیان سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر لەوە دەست پێ بکەین ئەم دەنگویانە تا چەند ڕاستن بۆچی ئیداری ڕاپەڕین بۆتە سنتەرێک بۆ ساختکردنەوەی دەرمانی بێکوالیتی؟ سەبارەت بە بڵاوبوونەوە و ساختکردنەوەی دەرمانی کوالیتی نزم لە دەڤەری ڕاپەڕین جارە هیوادارم ئەمەیان هەوڵێک نەبێ بۆ بچووکردنەوەی فەزاحەتی گەورەی بواری دەرمان لە ناوچەیەکی دیاریکراوی وەکو دەڤەری ڕاپەڕین چونکە من پێم وایە ئەم بوارە بازرگاریکردن بە مرۆڤ و بواری دەرمانەوە بە تایبەتی سەرتاسەری هەرێمی کوردستانی گرتوێتەوە. ئەگەر ئەو هەواڵە ڕاست بێت کە دەڤەری ڕاپەڕین پێشەنگە لە بڵاوبوونەوە و ساختکردنەوەی دەرمانی کوالیتی نزم دیارە هۆکارەکەی لە دوو خاڵدا دەتوانین کورد بکەینەوە کە گرنگترینیان کە هەرێمی کە پشدەر و دەڤەری ڕاپەڕین هێڵێکی دوور و درێژی سنووری هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ داخڵبوونی چەندین دەرمانی بێ کوالیتی بۆ پشدەر
هەرچەندە ئەو دەرمانانەی کە بۆ کوالتی کۆنتترۆڵیشدا تێپەر دەبن ئەگەر بەرپرسی گەورە و بازرگانی گەورە لە پشتیانەوە بن و فشار هەبێت لەسەر کوالتی کۆنتترۆڵی هەرێم دیارە مەسلەی کوالتی کۆنتترۆل هیچ بەهایەکی نامێنێت بۆیە من پێم وایە ئەوەی کە دەگوترێت لەسەر دەڤەرەکەمان بەشێکی پەیوەندی بە هاوسنووریمانەوە لەگە کۆماری ئیسلامی ئێران کە ئێستا ئەنواع شەریکە پەیدا بووە هەر کەپسولی بەتاڵ و کەپسکردنا ئەوانەی بە کوالتی کۆنتترۆلدا تێدەپەڕن هەر چۆنێک بێت خاونەکانیان دیارە تۆ دەتوانی دوا ڕۆژ لێپرسینەوەیان لێ بکەیت بەڵام ئەوانەی لەو سنوورانەوە دێن بەبێ کوالتی کۆنتترۆل بە قاچاقی دێن هەرچیەک بکەنە ناو ئەو کەپسولانەوە بەس بۆ خۆیان و ویژدانی خۆیان بۆیە ترسناکی ئەو دەرمانە قاچاقانە ئەو دەرمانانێک کە بە کوالتی کۆنتترۆلدا تێناپەڕن هەرەوە نییە کە کار ناکەن کە دەرمانی باش نەبن مەترسی گەورەتریان لە پشتەکە وەکو دژایەتیکردنێک بۆ هەرێمی کوردستان ئەم دەرمانانە بەکار بهێنرێن بەڵێ جگە لەمە هۆکاریکە چییە دیارە هۆکارێکی تر بۆ ئەوەی کە دەبێت ڕاپەڕین پێشەنگ بێت لە بڵاوبوونەوە ساکردنەوەی دەرمانی کوالتی نزم بوونی ژمارەیەکی زۆر لە دەرمانخانەی نافەرمی دیارە دەرمانخانە بەس چیە لە دەرمانخانەی نافەرمی دیارە دەرمانخانەی فەرمی دەبێت دکتۆری دەرمانساز سەرپەرشتیاری بکات بەڵام بەداخەوە لە پشدەر و لە ڕاپەڕینیش جیاواز لە زۆربەی ناوچەکانی تری کوردستان تا ئێستا ئیدارەی ڕاپەڕین و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین ناتوانیوە کۆنتترۆڵی ئەو بابەتە بکەن هەر دەرمانخانەیەکی دەیگریتۆ یاری دەدەری پزیشکە و بە ناوی تریشەوە هەیە هەر لەو بوارەشدا بڕوانامەی نییە بڕوانامەی ئامادەی تەندروستی هەیە دەرمانخانەیەکی داناوە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ دەرمانخانەیەک کە دکتۆرێکی دەرمانساز سەرپەرشتی دەکات ئەمە هۆکارە بۆ دەستا و دەستکردن و بۆ ساختکردنەوەی دەرمان لەبەرەوەی دکتۆری دەرمانساز تا ڕادەیەک شارەزایە کە چ دەرمانێک زیانی هەیە و چی نابێ بدرێت بە مرۆڤەکان بەبێ ڕەچەتەی دکتۆر وە چ دەرمانێک کاریگەری لەسەر کۆمەلگا هەیە کە لە خۆیەوە بفرۆشێت و دەستا و دەستی پێ بکرێت بەڵام بەداخەوە زۆربەی یاریدەرەکانی پزیشک مەگەر تەنها ویژدانی خۆیان حەکەم بێت دەنا ئەوان دەستیان کراوەیە هەرچیەک بفرۆشن کە بەداخەوە ئەوان لە ڕووی قانونیەوە هەژدە ئایتم بۆیان دیاری کراوە هەژدە مادە بفرۆشن بەڵام هەروەکو گوتمان هیچ جیاوازیەک نییە لە نێوان دەرمانخانەی مەعاونتوبیەک لەگەڵ دەرمانخانەیەکی فەرمی کە پزیشکێکی دەرمانساز سەرپەرشتی دەکات دکتۆرواتە لەو ناوچەیەدا هەیە بڕوانامەکەی لە ئاسی ئەوە دانیە کە خاوەن دەرمانخانە بێ دەرمان بە نەخۆش بدات بەڵام بە شێوەیەکی ڕاهەیە و دەرماندا باشەکە جگە لە چەند دەرمانخانەیەک لە دەڤەری خۆمان کە دیاری کراون و پزیشکی دەرمانساز سەرپەرشتیان دەکات بە فەرمی کراونەوە لە ١٨ دەرمانخانەکانی تر کە ناویان لێناوەن ڕۆنینگ نۆڕینگە هەموو دەرمانێکیش دەفرۆشن وەکو دەرمانخانەی دکتۆرانی دەرمانساز ئەوانە لە ئەسڵداوە لە ڕووی قانونیە بۆیان نییە لەو بڕێ یان لەو ژمارە دەرمانانە کە بۆیان دیاریکراوە بفرۆش ئەی کردتەنووسی چۆن چاودێری ئەم دەرمانخانە دەکات لەم ناوچەیەدا دیارە ئەوە سندیکای کارمەندانی تەندروستی مۆڵەتێکی بۆ کردوون کە ئەوە جیاوازە لەو مۆڵەتێک کە حکوومەتی هەرێم کاری پێ دەکات کە بەداخەوە ئەوە مۆڵەتی دەرمانخانە نیە ئەوەی سندیکای کارمەندانی دەریا بە پیشە پزیشکەکات تەنها مۆڵەتێکە بۆکردنەوەی شوێنەکە و ئەو ژمارە دەرمانیان ئەو بڕە دەرمانانەی کە بۆیان دیاریکراوە نەوەک هەموو شتێک ئەوان بفرۆشن و بەکاری بێنن بەڵێ دکتۆر سەبارەت بە خراپی کوالەتی دەرمان لەو سنوورەدا ئەو دەرمانەی کە لە سێدەلەکان دەفرۆشێت بە کوالەتی خراپ هەمان دەرمان لە نەخۆشخانەکانیش دەست دەکەوێت ئەمە کارەکە بۆچی گەڕاوە زۆر بەداخەوە ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان نەخۆشخانەی گشتی و نەخۆشخانە حکومیەکان و کەرتی تایبەت دایان دەرمانخانەکانی دەرەوەی حکوومەت هەمان کوالیتی نزمی دەرمان لە نەخۆشخانەکاندا دەبینێت تۆ ئێمە نەخۆشمان هەیە 5 جۆر دەرمانی بۆ دەنووسرێت لەبەر کوالیتی نزم بەشی مانگێک بۆی نووسراوە کە ئەوانەی نەخۆشی درێژخانیان هەیە لەبەر نزمی کوالیتەکەی بەکاری ناهێنێ دەیەوێت لە سەیدەلێ بچێ بفرۆشێتەوە بەشی یەک مانگ لە 5 مادە 5,000 بۆ ناکات بەڵام ئەگەر بیهەوێت هەمان دەرمان بکرێتەوە لە هەمان سەیدەلێ بە کوالیتیەکی باشتر نزیکی 100,000 پێویستە یعنی بەداخەوە حکوومەتی هەرێمیش دەگەڕێت بۆ ئەو دەرمانانەی کە کوالتیان زۆر نزمە بەداخەوە دیاردەیەکی تریشەیە کە من چەند ساڵێکە لە دەڤەرەکەی خۆمان دەبێت ڕاپەڕین هەستم پێکردووە نزیکی ئەکسپایربوونی دەرمان و موادەکان دیارە هەر دەرمانێکیان هەر عیلاجێک تۆ بیگری دەتوانی بەکاری بێنی تا ئەو ڕۆژێک کە ماوەی بەسەرچوونی تەواو دەبێت
بەڵام تۆ تێبینی ئەوە بکە دەرمانێک تەمەنەکەی 3 ساڵە بەرواری ئەکسپایربوونەکەی ماوەی 3 ساڵە بەڵام کە تۆ دەیکڕی 6 مانگێکی ماوە ئەو 2 ساڵ و نیوەی تر چۆن هەڵگیراوە بۆیە تا تەمەنی دەرمانەکە زیاتر بێت ئەگەرەکانی تێکچوونی لەبەر خراپ هەڵگرتنی زیاتر دەبێت. دکتۆر کێن بازرگانی بەم جۆرە دەرمانە ناو دەکەن چونکە بەوەندەی زانەری لە بەدەستیمان دەگوترێت بەشێکی زۆری دکتۆرەکان لە ئاستێکی باڵە دەستیان هەیە لەم بازرگانیکردنەدا ئەمە چۆن داخڵ دەبێت چۆن نەخۆشخانەکان. بەڵێ دیارە بازرگانیکردن ئەوەی کە دەگوترێت بە مرۆڤەوە لە جیهاندا بۆ نمونە ئەوانەی کە گورچیلیان دەدەزرێت خۆ خەڵکی ئاسایی و خەڵکی تر ناتوانێت ئەو بازرگانێ بکات دەبێت دکتۆرێکی نەشتەرگەری پسپۆری ئەو وارە لە پشتیانەوە بێت بۆ دەرمانیش ئەویان ڕاستە ئەگەر دکتۆرێکی دەرمانساز دەستی نەبێت کەس نازانێت کەسی ئاسایی نازانێت چی لە وڵاتە سرف دەبێت چی خێری زۆرە بۆیە بە دڵنیاییەوە دکتۆری دەرمانساز و ئەوانەی ئەو وارەش لە پشتیانەوە. بەڵێ بەرەزان دیارە هەر سەبارەت بەو دەنگۆیانەی کە پێشتر ئاماژەمان پێدا دەگوترێت ئیدارە ڕاپەڕین بۆتە سنتەرێک بۆ ساختکردنەوەی دەرمانی بێکوالیتی و قاچاق ئێستا بەڕێز دکتۆر کازم فاروقمان لەگەڵا ئەندامی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان دکتۆر سڵاوت لێبێت تا چەند ئەو دەنگۆیانە ڕاستن ئێوە چیتان دەستکەوتووە کە دەگوترێت ئیدارە ڕاپەڕین بۆتە سنتەرێک بۆ ساختکردنەوەی دەرمانی بێکوالیتی و قاچاق لەو ناوچەیەدا هەل لە زاخۆ هەتاوەکو کفری ئەگەر هەر شار و شارۆچکەیەک بگریت بەشی خۆی هاوڵاتیان و نەخۆشەکان و تەنانەت کارمەندانی تەندروستی و پزیشکانیش گلەییان هەیە لە دەرمان لەبەرەوە لیژنەی تەندروستی پەرلەمان هەستا بە پێکهێنانی لیژنەیەکی تایبەت بەو بابەتە بە دەرمان و بە دوواداچوون بۆ کێشەی دەرمان لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و شار و شارۆچکەکان ئەوەی کە گرفتە سەرەکیەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان بە ناوی بازارێکی ئازادەوە جۆرێک لە بازاری ئازادەوە چەندین جۆن دەرمان هاتۆتە ناوی و ئەم دەرمانانە هەندێک جار دەرمانی کوالیتی نزم کوالیتی خراپ و دەرمانی نایاسایی و قاچاقی ژەکەوێتە ناوی وە کەوتۆتە ناوی و هەندێک بەڵگەش لەبەردەستایە کە دەرمانی نایاسایی و ڕێگە پێنەدرا و دەرنەچوو لە ناو هەرێمی کوردستانە بوونی هەیە و کڕین و فرۆشتنی پێکرێ و دەدرێت بە نەخۆشیش و وەریشی گرتووە هەندێک جار مزعافاتێکی زۆر خراپیشی لێکەوتۆتەوە کە وای کردووە نەخۆشەکە دووچاری گرفتی تر ببێت لە دەرئەنجامی وەرگرتنی ئەو دەرمانە قاچاقە یان نایاساییە. بەڵێ دکتۆرەوە لە پەرلەمان چ ڕێگەیەک دەگرنە بەر بۆ دانانی سنوورێک بۆ کەسانێک کە بازرگانی بە گیانی خەڵکەوە دەکەن لە بواری دەرماندا. بەڕوونی بڵێم پەرلەمان ئەو ئەرکی لەسەرێتی ئەرکی تەشریع و یاسادانان و ئەرکی چاودێریکردنە لە ئێستاە لیژنەی تەندروستی پەرلەمان لە هەوڵی کارکردنە لەسەر هەردوو ڕاهەندەکە هەم بە شێوازێک یاساکان هەموار بکرێنەوە یان نوێ بکرێنەوە یان هەندێک یاسای نوێ دەربچێنرێت بە ئامادەکاری پێشوەختەوە کە کەرتی دەرمان باشتر کۆنتڕۆڵ بکات لە ئێستا چونکە لە نێوان قەوسێکاڵێم ئەو سزایانەی بۆ دەرمانی قاچاق و مامەڵەکردن و کڕین و فرۆشتن بە دەرمانی قاچاقەوە لە ئێستا بوونیان هەیە بەقەر حەجمی ئەو مەترسیە نییە کە لە دەرئەنجامی ئەو بازرگانیە ڕەشەوە دروستە بێ یان دەرئەنجامەکانی ئەهێنێتە پێشەوە. بە دیوەکەی ترا چاودێریکردن ئێستا ئێمە وەکو لیژنەی تەندروستی دەستمان کردووە بە هەندێک ڕێکاری یاسایی و بە دوواداچوون بۆی بزانین تا چەندێک ئەدای ئەو دام و دەستگایانەی کە بەرپرسن لە کۆنتڕۆڵکردنی کوالیتی و نرخی دەرمان لە هەرێمی کوردستانە وەکو خۆیتوانن ئەدای کارەکان بکەن و لە هەمان کاتە کۆنتڕۆلی کوالیتی یان چۆنێتی و نرخی دەرمان. بەڵێ ئێوە لێیان ڕازی بوون لەو دەستگایانەی کە بەداچوون بابەت دەکەن کۆمەڵێک تێبینی و گرفت و ڕەخنە و کێشەی زۆر گەورە هەیە لەناو ئەو دەستگایانە و جێی ئەوەیە کە لەسەری بوەستی و چارەسەری بکەی ئەگەر نا دەرئەنجامی زۆر خراپتر و کاریگەری زۆر خراپترێ بێت لەسەر تەندروستی سەرجەم هاوڵاتیان بەگشتی و نەخۆش بە تایبەتی. بەڵێ دکتۆر بەپێی هەندێک زانیاری کە لە بەدەستی مندا هەیە دەگوترێت بەشێکی زۆری ئەو دکتۆرانی کە لە بواری دەرماندا چۆن دەڵێ زانیاریان هەیە و یاخود مختصن ئەوانش لە پشت ئەم جۆرە بازرگانیکردنەوەن سزای ئەو کەسانە لە پەرلەمان چۆن یاسایەک هەیە ڕێگری لەم کەسانە بکە کە بۆ ئەوی بەم جۆرە بازرگانیەوە تێوە نەگرێن. لە دەرەنجامی ئەو بە دوواداچوونانی کە ئەم لیژنەی تەندروستی کردوێتی و هەمیش وەکو خۆم وەکو دکتۆر کازم وەکو پەرلەمانتارێک کردومە هەندێک ڕاستی هەیە بەداخەوە ڕاستی تاڵن کە ئێستا بۆ جەنابتانی باسەکەم. یەکێک لەوانە بازرگانیەکی زۆر بێشومار هەیە بە
بابەتی دەرمانەوە کە ناکرێت ئەو هەموو دەستکراوەی و بازاڕە ئازاد و ئەگەر وشەکە گونجا بێ بڵێم بەربەرەڵاییە لە تیجارەتکردن و بازرگانیکردن بە دەرمان و تەندروستی هاوڵاتیەوە هەبێ ینی پێم سەیرە بازرگانێک یان پێم سەیرە ئەو کەسەی کە ڕێگادا بۆ بازرگانە ناترسێت لەوەی ڕۆژە لە ڕۆژان مناڵەکەی خۆی یان کەسوکار و دایک و باوک و خوشکی خۆی نەخۆشکەوێ بیبا بۆ نەخۆشخانە یان لە دەرمانخانەیەک چارەسەری بۆ بکرێت کە بریتی بێ لەو چارەسەری کە خراپە و هاتوتە هەرێمی کوردستانەوە بەداخەواڵێم ئەو بڕۆپارەی کە ژێربەژێر لە هەندێک لە دام و دەستگاکانە لە بازرگانەکانی دەرمان وەرەگیرێ بە ناوی ڕایکردنی کاروبارەکانیانەوە کە نایاساییە جارێکی تر کۆمپانیەکان خوان و توانە دەیخێنەوە سەر نرخی دەرمان هەم لە ئەو تەخیربوونە زۆرەی کە لە فەحسی کوالیتی کۆنتترۆل ئەوانەوە هەندێک دەرمان تاخیر بێیان بەسرە چێ ماوەکە یان نزیکە بێتەوە بەسەرچوون جارێکی تر ئەو ئەرکە ئەکەوێتەوە سەر شانی هاوڵاتی و نەخۆش چونکە بازرگانیەکە ڕاستە بەشێک لە ئیشەکەی بریتە لە دابینکردنی دەرمان بەڵام دوجار خۆ نەهاتووە زەرەر بکالەمان ناچارە ئەو تێچووە داراییانە کە لە هەندێک جار ڕێکەوتن لەگەڵ پزیشکەکانە هەندێک جار ڕێکەوتنی نێوان بۆ نمونە دەرمانخانەیەک و کۆگایەکی دەرمانخانەیەک و بازرگانێک دەرمانخانەیەک و پزیشکێک دەرمانخانەیەک و کارمەندێکی تەندروستی یان هەر جۆرێک لەو جۆرە ڕێکەوتنانە کە دوجار ئاڵوگۆڕی پارە لە بەرامبەر زیافرۆشتنی دەرمانە دروستە بێ زیان و زەرەر و ئەرکەکەی ئەکەوێتەوە سەرشانی هاوڵاتی و نەخۆش ینی چاوپۆشیکردن لەم بابەتە وە شەرمکردن لە وتنی ئەم ڕاستیانە خۆی لە خۆیان جارێکی تر بەشداری بوونە لەو بە شێوەیەکی ناڕاستە خۆ لەو بازرگانی ڕەشەی کە بە تەندروستی خەڵکەوەکرێت لەبەرەوە ئێمە وەکو لیژنەی تەندروستی پەرلەمان ینی پێکەوە بڕیارمانداوە کە بە هیچ شێوەیەک سازش ناکەین لەسەر ژیان و تەندروستی هاوڵاتیان ئەو شێوازە مامەڵەکردن و کڕین و فرۆشتنێک کە بە دەرمانەوە هەیە بۆ خۆشم وەکو دکتۆر کازم ئامادەم هەموو باجێک بم لە بەرامبەر ئەوەی کە چیتر کردی دەرمان نەبێ بە کردێکی بازرگانیکردن بە ژیانی بەڵێ دکتۆر لێرەوە چ بەڵێنێ بە هاوڵاتیان دەدەن بە دیاریکراوی سنووری داری ڕاپەڕین کە بەدەدا چون بۆ مابەتە دەکەن بە تایبەتی مەبەسمە لە خراپی کوالیتی دەرمان لەگەڵ بەشێکی زۆری ئەو نۆرینگانەی کە بە نایاسایی لە کۆڵانەکان دانراون و دەرمان دەفرۆشن چ بەڵێنێ بە هاوڵاتیان دەن بچووکترین چاوپۆشی لە هیچ کەسێک ناکەین لە سەری سەرەوە تا خواری خوارەوە ئەوەی کە بەلامەوە گرنگەوەیە بڵێم لە کۆتاییە ئەم بازرگانیانە بە دەرمانەوە بەڕاستی بەبێ پشتیوانی بەرپرسانی حیزبی بەڕێوە ناچێت زانیاری دروست هەیە کە لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانە کەسانی حیزبی و کەسانی بەرپرسی باڵا لە پشتی ئەم جۆرە لە بازرگانیەوەن کە بریتێ لە بازرگانیکردن بە ژیان و بە تەندروستی هاوڵاتیەوە و ئەو چاوپۆشی و سازشکردنی یاسایە لەسەر ئەم بازرگانیە ڕەنگە پەیوەندی بەوە هەبێت کە بەرپرسەکان خۆیان تەسکیە و واستە بۆ ئەو جۆرە لە دەرمانی قاچاق خوشتاکەن لەبەرەوە بەڕاستی ئیتر کاتی ئەوە هەیە بڵێن شەرمە پشگیری لە دەرمانی قاچاق بکرێت شەرمە پشگیری لە دەرمانێ بکرێت کە ئەبێ بە دەرد بۆ مناڵەکانمان بۆ کوڕکچەکانمان و بەڕاستی بە هیچ شێوەیەک نەخۆم نە ئەو هاوڕێیانم کە پیشەیانە کارەکەین ئامادە نین بچووکترین چاوپۆشی لە هیچ بازرگانێک و هیچ دەستگایەک بکەین کە کەم تەرخەمی بکات لە بابەتی بازرگانی دەرمانە. بەڵێ زۆر بەڕێز دکتۆر کازم فارق ئەندامی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ جەناب. سپاس. بەڵێ بینەران بەم چەشنە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی بەدۆدا چوون کە تایبەت بوو بە خراپی کوالیتی دەرمان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین تا بەرنامەیەکی دیکە و تەوەرەیەکی دیکە هەمووتان بە تەندروستیەکی باش دەسپێرین خواتان لەگەڵ.